شكلت يا الله. بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين، أما بعد. سلامي خواهی گەورەتان لێبێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. لە دەرزەکانی عەسراماندا ئەچینە بابەتێکی تر، بەس پەیوەستە بە بابەتی دوێنەوە. ئەوش باسی علاماتەکەین، نیشانەکانی عاقبەت خەیری. دوێنێ باسی هۆکارەکانمان کرد. هۆکار چەند هۆکارێکە بوو، بەمە ئەزانین ئەم ئینسانە، ئەم مرۆڤە عاقبەتی خێرە. ئەمڕۆ بە نیشانەکان، هەر کەسی ئەم نیشانانەی تیا بوو لە کاتی مردنا شایەتی دەدەین ئەمە عاقبەت خێرە، ئەم پیاوە، ئەم کەسە، ئەم مرۆڤە، ئەم ئافرەتە. یەکەمیان النطق بكلمة التوحيد قبل الموت. یەکەمیان ئەچی لای کەسێک دانیشتوین لەسەر مەرگایە، ئەبینین شایەتمان دێنێ بەلەوەی بمرێ. ئەگەر ئەمە وابوو، ئەمە نیشانەتی عاقبەت خێریە. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ من كان آخر كلامي لا إله إلا الله دخل الجنة. هەر کەسی ئاخر وشەی لە دنیادا لا إله إلا الله بێ، دەچێتە بەهەشتەوە. ئەمە نیشانەی عاقبەت خەیریە. ئەو کەسەی پشایەتی بۆ دەدەین ئەگەر بەم وشە جوانە، بەم وشە تەوحیدە. چونکە لا إله إلا الله زۆر گەورەیە ئیمانداران. قسەیەکی لەسەرە، کابرایەک لە قیامەتە ئەگەڕێ بە دوای حەسەنەیەکە یان چاکەیەکە. خراپەکانی زۆرە و ئەوە چاکەکانشی کەمە. ئەگەڕێ بە دوای هەرچیەکە دەستی ناکەوێ. خوای گەورە خەڵاتێکی بۆ نێرێ، خەڵاتێ زەرفێک کە زەرفێکی بۆ نێرێ، ئەم بەندەش لە نیەتی خۆی ئاڵێ ئەم زەرفەگەرێ چی بێ بەرامبەر ئەحم کە قورساییە کە لە ترازی خوایە. ئەوە زانێ وەک دنیا فکرەکاتەوە، هەر شتێک قورس بێ ئەندازەکەی قورس بێتەوە. بۆیە کاتێک زەرفەکە ئەخاتە سەری، خراپەکانی هەمووی چیەکە؟ لای ڕاستی قورسە بێت، چەپی بەرزە بێتەوە. تەعەجوبی دێ بەندەکە، عەبدەکە، ئەم زەرفەگەرێ چی تیابێ ئەوەنە توانی ئەحم کە خراپە هەمووی سوگ بکە و چاکەکە قورسکە. دوایەوە تەماشای دەکات، دەیکاتەوە یەک وشەی تیا نووسیاوە، لا إله إلا الله. چونکە لا إله إلا الله زۆر گەورەیە. بۆیە لەیرە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژەی پێ ئەکا لا إله إلا الله هەر کەسێ ئاخر وشەی بێ دەرچێت لە دنیا، ئێمە عاقبەت پێڵێن عاقبەت خەیریش. دووەمیان موسڵمانە خۆشەویستەکان، کەسێک لە سەرە مەرگە عەرەقێکی زۆر بکە، عەرەقێکی یەکجا لە حەد بەدەر، نەک عەرەقێکی طەبیعی هەرکەمی عەرەق کاوتاو، نە، بەڵکو عەرەقێکی تەواو بکات. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ المؤمن يموت بعرق الجنين. ئیماندار ئەمرێ بە عەرەق، یعنی عەرەقێک دەکا، عەرەقەکەش لەکوێیە؟ لە دەمچاوەیە. واتە لە دەمچاویدا زۆر عەرەقێکی لە حەد بەدەر عەرەقەکە. چونکە ئیماندار ئەمرێ ئەڵێ بەمە. ئەمش نیشانەی ئەوەیە کە چییە؟ کە نیشانەی ئەوەیە خوای گەورە عەلامەتێکە پیشانمانەدا ئەم کەسە ئیماندارە، موسڵمانە. وەک ئیمامی قورتوبی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ کە حەدیسەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چی ئەکاتەوە؟ ئەفەرمێ ئەوە نیشانەیەکە، ژیانێکە خوای گەورە پیشانی بە من و تۆ ئەدا و ئێعترافێکشەکە بۆ مرۆڤە کە خوای پەروەردگارەیدا. سێمیان ئیمانداران المەوت لەیلەة الجومعة ئەو نەهاریها، شەو ڕۆژی جومعە مرۆڤ بمرێ. ئەوش نیشانەی عاقبەت خەیریە، شەو ڕۆژ جومعە بمرێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصلاة والسلام ما من مسلم يموت يوم الجمعة أو ليلة الجمعة إلا وقاه الله فتنة القبر. إلا خوای گەورە ئەو بەندەیە شەو ڕۆژی جومعە مرد، عەزابی قەبری لەسەر هەڵەگیرێ.
یەکێ لە بەرەکەتی شەو ڕۆژی جومعەیە، چونکە جومعە زۆر گەورەی ئیماندارە. لای ئێمە لەوەیە کەم تەرخەمی بکەین، بەڵام جومعە شەو ڕۆژەکەی زۆر گەورەیە، چونکە هەر کەسێ لەو شەو ڕۆژە مرد. جارانش پیا و چاکان مامۆستایانی ئاینی تەنانەت لەبەر گەورەی هەر کەسێ پێنجشەممە بمردایە هەنداوە دەستی چی شەوی جومعەوە درێژیان نەکردو، شەوی جومعەیان برد بە قەبرستان. بەشکەم بەر ئەو خێرە و بەرەکەتە بکەوێ، مەبەستیان ئەوا بوو. بۆیە ئەم حەدیثەی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کەواتە کەسێ لەو شەو ڕۆژە بمڕێ عاقبەت خەیری. چوارەمیان ئیمانداران الاستشهاد في سبيل الله تعالى، یەکێ لە پێناوی خوادا شەهید بێ، ئەوش عاقبەت خەیریە. چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم وخوای گەورەش فەرمی ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون. حەدیثەکەی ترش پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام پرسیاریان لێ کرد، وتی ئەوەنە لە ساحەی جەنگا دەنگی شمشێری بیستووە پێویست ناکاتر کەچی فیتنەی عەزابی قەبر ببینێ، واتە عاقبەت خەیریە ئیمانداران. ئەمە خاڵی چوارەم. خاڵی پێنجەممان الموت بسبب من أسباب الشهادة غير القتال، يعني بمرێ بە شەهید بوون، بەڵام شەهید بوون لە ساحەی جەنگ نا، چونکە شەهید بوونی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر ئەوە نییە لە ساحەی جەنگا بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پرسیاری کرد لە کێ؟ لە ئەسحاب و یاوەران، وتی شەهیدی ئومەتی من کێن؟ وتیان ئەوانەیە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وا لە ساحەی جەنگا شەهید دەبن لە پێناوی دینەکەی تۆیە، دینەکەی خوای پەروەردگار. وتی نا، هەر ئەوەنە شەهید نین، فەرمووی ئەمانە شەهیدین. کەسێ بە تاعون بمرێ، بە کۆرۆنا تاعون بمرێ، بەو نەخۆشانە نەخۆشە پیسەکان، بە سەرەتان، ئەمە شەهیدە. هەر کەسێک بۆ نمونە غەرق بێ، بەخین کێ بڵێن، شەهیدە. هەر کەسێ بۆ نمونە بە زگێشە بمرێ، زگی بچێ یان بە ئێشی زگ، ئەوە شەهیدە. هەر کەسێ دیوارێ خانوویە شتێ بڕمێتە ملیا، ئەوە شەهیدە. ئافرەتێک بەسەر مناڵەوە بچێ، ئەوە شەهیدە. ئەمانە کۆمەڵێکن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەمانە هەموویان چین؟ شەهیدن لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. هەر کەسێ لە پێناوی شەرەف و ماڵ و ئەمانە بمرێ شەهیدە. ئەمانە هەمووی پێڵێن شەهید، کە پێغەمبەری خوا لە حەدیثی زۆردا باسی کردووە. ئەمانە خاڵی ئەمە پێنجەم. خاڵی شەشەممان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زان شەشەممان خاڵی شەشەم ئەوەی لە پێناوی خوادا حرەسیات بگرێ، ئەمەی وتووە، ئەو شەر ضمنی ئەوەیە تقریبەن هەر کەسێ فەرمێ یەک شەو ڕۆژێ حرەسیات بگرا لە پێناوی خوایە، خەیری لە مانگێک زۆرترە لای خوا بە ڕۆژوو بێ شەو نوێژی بکە. خاڵی حەوتەممان ئیمانداران الموت على عمل صالح، کەسێک بمرێ لەسەر کردەوەیەکی چاک. کابرا لە کات نوێژە ئەمرێ، ئەمە عاقبەت خەیریە. کابرا بۆ نمونە لە سوجدا ئەمرێ، کابرا لە عومرە ئەمرێ، لە حەج ئەمرێ، لە ماڵی خوا ئەمرێ، لە ئیشێکی خەیرە ئەمرێ، ئەمە عاقبەت خەیریە. ئەمەش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی إذا أراد الله بعبد خيرا طهره قبل الموت، واتە پاکی ئەکاتەوە پێشی مردن، پێشی ئەوەی کە بمرێ. ئەسحاب و یاوەران پرسیاریان کردو چۆن پاکی ئەکاتەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم؟ ئەوش فەرموویەتی واتە پاکی ئەکاتەوە یارمەتی ئەدا بۆ کردەوەی چاک، ئاخر کردەوەی چاک بێ، کە چاکش بووە بێتە عاقبەت خەیری. خاڵی هەشتەممان ئیمانداران کەسێک يكون عند سكرات الموت بين الخوف والرجاء، يعني لكاتي سرمرقا لبين دو حالتاي أمروفة، أوي داوا أكا رجاء أكا خوالي خوش به،
و لەو لاوەشۆ ئەترسێ ئیماندار ئەبێ وابێ ینی ئەمە تەرازوی شەرعە بۆ هەموو کاتێک ئێمە سێر خۆمانەکەین کار و کردارمان ئەترسین بەڵام سێر ڕەحمەتیەکەین کە چییە بەوەی کە ڕەجا ئەکەین خوای گەورەی لەمان خۆش بێ ئەم دوانەش ئەبێ چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لا يجتمعان في قلب عبد في مثل هذا الموطن يعني الموت سكرات الموت كونا بيته دوشت إلا أعطاه الله ما يرجو وآمنه مما يخاف أوي كدعواك بندل كاتي سكرات الموت كاتي وفاتتي أوي دعواك أخوي قوري إلا عيداتي وأمن أمان شيء أداتي في غمر إخوة فرمي عليه الصلاة والسلام كواتا أمشي كأبيت لو خالاني كمروف كإنسان ئەبێت عاقبەت خەیری خاڵی نۆیەم ئیمانداران چەند نیشانەیەکە لە کاتی سەرەمەرگە چۆن کەسێک کە مردووە سێرەکەی دەستی شایەتمانە دەستی پەنجەی شایەتمانی ئاوایە ئەوش نیشانەی عاقبەت خەیریە کەسێ لەوانە ئەبینی کاتێ وەفاتەکە کە ئەنەما خەوتووە یان پێ ئەکەنێ یعنی جیاوازە مردنی ئەم شەخصە جیاوازە لەگەڵ مردووەکانی ترا یان سێرەکەی وشەی لا إله إلا الله ئەڵێتەوە لە کاتی سەرەمەرگا تا گیانی ڕوحی دەرەچێت و ئەمانەیانش ئۆتۆ ئیماندار خاڵی دەهەممان چەند دەقەیە باش خاڵی دەهەممان الثناء بالخير على الميت کاتێ یەکێ ئەمرێ خەڵک بەچی بە باشە باسیەکە ئەمە شتێکێ لەو خاڵانەیە چونکە جەنازەیەکیان هێنا بە تەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی وەجەبەت 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 سێجا ئەمەی فەرموو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویان ئەی پێغەمبەری خوا جەنازەیە تریانیش هێنا وتی وەجەبەت 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 وتیان ئەی پێغەمبەری خوا یەکەم جەنازایان هێنا سێجا ئەم وشەیە دووبارە کردەوە دووەمیان شێنا هەر دووبارەت کردەوە مەبەستە چییە لەمانە یعنی گەیە شوێنی خۆی گەیە مەنزەڵی خۆی فەرمووی یەکەمیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی یەکەمیان ئەوە بوو ئەهلی باشت وەثەنا کرا وەشایەتی درا لەسەری کە چووە باشت ئەوە کەشی دۆزەخ کە چووە دۆزەخ زۆر گرنگە ئینسان کە مرد خەڵک بە باشی باسی بکە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ أيما مسلم شهد له أربعة بخير أدخل الله الجنة الله كسيك تماشاتا رحمي خواتنا قوريه بويا قد قصينكين وريابين بنواي الشرع وبناوي الدين ورحمي خواك هر كس بمريا شوار كس لأهل إيمان وتوحيد شايتي بو بدا باشتيه وتيان أي بيغمري خوا أقسيه فرموي أقسيش وتیان ئەی پێغەمبەری خوا ئەگەر دوو فەرمووی دووش وتیان ئەی پێغەمبەری خوا بەس ئێژە پرسیارمان نەکرد دەربارەی یەکێ یعنی کەسێ بمرێ دوو کەس ئەهلی ئیمان و تەوحید و ئیمانداری ڕاستەقینە شایەتی بۆ بدەن لەسەر ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەهلی باشتە ئەوش نیشانەی ئەوەیە کە لە عاقبەت خەیرەکان خاڵێکی ترمان مامی مسلم يموت وتراوە چوار کەس کە شایەتی بدا بۆی کە ئەوش ئەبێتە خەیر و چاک کەواتە ئەمانە کۆمەڵێکن نیشانەن ئەم نیشانانش بەدەست خۆمان نییە ئێمە یعنی ئێستا ئێمە ئازای خۆمان نییە کاتێ لە سەرەمەرگا بتوانین وشەی لا إله إلا الله بڵێین خوا یعنی ئاسانی نەکا لەسەر زبانمان ناتوانین بڵێین خوا عەرەق ئەگە خوای گەورە نەینێریە نایە و ئەمەکانی تریش بۆیە ئەبێ ئەمانە بزانین کۆمەڵێکە چکە بۆی بابەتەکانمان یەواشە ئەچنە سەری ئەم بابەتانە پێویستەکە لە مقەدیمەکەی باسکەین خوای گەورە ڕەحمان پێ بکە و عاقبەت خێرمان بکە عاقبەتمان خێر بێ یا ئەڵڵا خوایە لە کاتێ بمان بیتەوە لە کارێ بمان بیتەوە تۆ لێمان ڕازی بی خوایە عیبادەت و تاعەتی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ کەی لە مردووەکانمان خۆش بی و ژیانمان خۆشکەی
وارحم بها مولایەکمان بکەی ئامین ئامین والحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله.